پرۆژەی جۆزەی بیستەمپێڕی بۆ سنووردارکردنی کارەبای نیشتیمانی کە بڕیارە تەنیا لە پارێزگای سلێمانی جێبەجێ بکرێت لەلایەن زۆربەی هاوڵاتیانی پارێزگاکەوە ڕەتدەکرێتەوە. هاوڵاتیانی سلێمانی دەڵێن لەم کاتەدا کە دایان قەیران و گرفت بەرۆکی خەڵکی گرتووە، پێویست بۆ حکومەت لە بری کەمکردنەوەی بڕی کارەبای نیشتیمانی پرۆژەی هەبوایە بۆ زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا. ئەمە جگەلەوەی پرۆژەکە دەرگای نادادپەروەری بەڕووی دابەشکردنی کارەبای نیشتیمانیدا دەکاتەوە. بەڕاستیم ئەمە کارێکی باش نییە، ئەمە زیاتر لەسەر هاوڵاتیان قورسر ئەبێ، چونکە بە حکومەوەی ئەبینین ئێستا حکوومەتی هەرێم ئەرکی سەرشانێتی کارەبا دابین کە پێداویستێکی سەرەتاییە. بەڕاستی لە هەموو وڵاتێکە کارەبا هەرجێی باز نییە، ئەم وڵاتە ئێستا بووە بە جێ باز بڕۆ ئەەکەی شەوێک 24 شەو ڕۆژە 24 سعات دەبن 5 سعات کارەبای ڕێسیمانێ اینجا بێ بە 20 ئەمپێریش کەواتە چی شتێک هەڵەکە بەڕاستی هیچ سوودێکی نابێ. داواکارم لە بەرپرسی ئەم شارە بەڕێز محافظ وە سەرۆکی ئەنجومەن بەم بڕیارەدا بچنەوە بە هیچ شێوەیەک قبوڵی نەکەن. باشە بۆ بە هەر شتێک بێ سەرەتا لەم شارەوە هەر قوربانیەک بێ ئێمە بێم قوربانی ئەم شارە بیدا. بۆ ئەمە لە پایتەختی هەرێمی کوردستانە کە نفوسەکەی زۆر لێرە زیاترە بۆ جێبەجێ ناکرێت بۆ بەسەر ئەم شارەیە فەرزەکرێت. ماڵ نییە دوو مجەمیدەی نەبێ دوو سەلاجەی نەبێ هیچی پێدا نەگیرت چۆن وابێ هەر ئەوە حڕەوە بۆش خەریکن لابنەوە چۆن هەر نابێەوە وەڵی زیاتریکەن ئەستان کارەباکە لە 24 ساعتە 4 ساعت نییە مۆلیدەکەیان گران کردووە ویژ نایە کۆ هیچی نییە. لە وڵاتانی جیهان ئێستا سەرەکیترین شت ئاو کارەبا یعنی بۆ چەند ساڵێک وای لێ بۆ چرکە ساتێکی کوژێنەوە بۆ خۆشی و ڕادەربڕینی خۆیان، بەڵام لە وڵاتەکەی ئێمە ئەوژەک و هەمان شتی تر یعنی شتێکە لە هەرە سەرەتایەکانی ژیان بیکەن بە 20 ئەمپێر جێگەی قبوڵ نییە، پێم باش نییە بەڕاستیەوە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەی نێودڵی هاوڵاتیانی سلێمانی دەکات و سەرۆکی ئەنجومەنەکە دەڵێت ڕەزامەندی لەسەر پرۆژەیەک دەرنابڕن ئەگەر دڵنیانە بن لە بەرژەوەندی گشتیدایە ئەوەش ڕەت دەکاتەوە پرۆژەکە تەنیا لە سلێمانی جێبەجێ بکرێت. بە دڵنیایی ئەوەی کە ئێمە جەختی لەکەینەوە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ هاوڵاتیانی بەشداروی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی ڕاپەڕین بەڕاستی ئێمە داواکەمان ئەوەیە کە حکوومەتی هەرێم لە سەرەتی وەکە لەمە و پێشیش و تا ئێستا بۆ لەمە و دوواش یعنی من جەختمان کردوەوە لەسەر ئەوان کە هەوڵی باشتر و جدیتر بدرێت بۆ ئەوەی مەسەرەن بڕی کارەبای پارێزگای سلێمانی زیاتر و باشتر بکرێنە ئەوەی کە تازە بیگەڕێنینەوە بۆ سیستەمی 20 ئەمپێری بۆ ماڵان کە ناتوانێت پێداویستیەکانی ماڵێک بە تەواوەتی دابین بکان نە لە زستانە نە لە هاوینە. بۆیە لەبەرەوەی ئێمە بە چەند خاڵێک یاداشتێکمان وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاراستەی پارێزگای سلێمانی و ئاراستەی بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی کردووە و یاداشتەکەمان خۆی لە 7 خاڵ بینێتەوە خاڵ بە خاڵی زیاتر و زۆرتر جەختمان کردوێتەوە لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەوەی کە هەموو ئەو خاڵانی ئێمە ئەگەر جێبەجێی بکەن ئێمە دڵنیاین لە بەرژەوەندی هاوڵاتیانێ ئەگەر نە ئێمە وتومانە ئەگەر جەختکردنەوەی تیانەبێ یا گرنتی و زمانی تیانەبێ بۆ ئەو خاڵانی کە ئێمە نووسیمانە بەڕاستی ئێمە تا دڵنیان نەبین ناتوانین بڕیار بدەین کە جێبەجێ بکرێت. ئێمە وتومان ئەم پرۆژەی ئەگەر پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە دەبێت گشتگیر بێ بۆ هەموو هەرێمی کوردستان. بۆ وتومان ئەم پرۆژەی ئەگەر پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستانە بودجەکەی دەبێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بێ. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا دانانی جۆزەی 20 ئەمپێڕی بۆ هاوبەشەکانی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی زۆرترین دەنگدانەوەی بە دوای خۆی داهێناوە بە جۆرێک زۆربەی هاوڵاتیانی پارێزگاکە لەگەڵەوە نین لەم کاتەدا کارەبای نیشتیمانی سنووردار بکرێت لە پاڵەوەشدا بارگرانی دارایی لەسەر هاوڵاتیان لەم ڕەوشە خراپەدا زیاد بکرێت. بەریوانە بڵا کورسات نیوز سلێمانی.